ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ بۆ ڕێفراندۆم دەبێ هەموو یەک هەڵگەست بین مافی حەزم نییە مافی هەمومانە تو کە نەری بەڵێ بۆ ڕێفراندۆم نەریەتم غەدر لە نەوەی من کوڕی من دەکەی نەوەی من دەکەی یعنی خێنی شەهیدان غەدرەکە لە خێنی شەهیدان غەدرەکە لە داچی شەهیدان غەدرەکە لە ئەنفال غەدرەکە لە ئەوانێکە لە عەرعەر زەندە بەچاڵ کردن کاگەجان یعنی لەبەر ئەوەی بۆ خێنی شەهیدان بەڵێ من دەرێ بەڵێ بۆ ڕێفراندۆم بە خوێنش بێتن چکە ئەوە مافەچی سروشتی خۆمانە کەس خێرشمان پێ ناکە وی کەسی هەموو کوردستانە خەرجی تاکە حیزبێک نییە برەوە حیزبە بەڵێ من بڕوا لە هەولێر وەک تاکێکی گەلی کورد پشتیوانی سەرک بارزانانی دەکەین بۆ سەربەخۆی کوردستان و وەک وڵاتانی دەرەوە و ئێمەش هیوادارین ببینە سەربەخۆی ئابووری و هەروەها وڵاتێکی سەربەخۆ دوور لە وڵاتان بین و بۆ سەربەخۆی کوردستان و پشتگیری بۆ ڕێفراندۆم دەکەین بەڵێ بۆ ڕێفراندۆم. بەڵێ من ناوم ئیلاد محەممەد حاجی خدر لە سیدە کاندەڤەری برادۆ ساتومە بەڵێ پێم خۆشە دەوڵەتی کوردی هەبێت وەکو دەوڵەتەکانی عەرەبی کە 24 دەوڵەت 22 دەوڵەت هەیە پێمان خۆشە دەوڵەتی کوردی شەبی لەنا ئەو دەوڵەتانە چکە ئێمە شەهیدێکی زۆرمان داوە لە ئەو ڕۆژە ناخۆشی زۆرمان بینیوە حەز دەکەین دەوڵەتی خۆشمان هەبیتن ئەو هەموو ناخۆشی و شەهیدانەی کە داوامانە هەمووی لە پێناوی ئەو ڕۆژە بووە کە بۆمان هەبیتن. من ناوم علی جەمیل عەبدوڕەحمانە دانیشتووی گوندی گڕاوم کە بۆ سەربەخۆی کوردستان زۆرمان پێخۆشە و ئازاد بین و وەکو وڵاتەکانی دەرەوە.